شەوانی ڕەمەزانی کەرکووک جیاواز لە شەوانی ناوچەکانی دیکە بەڕێوە دەچێت. لە شەوانی ڕەمەزاندا ئەگەر گوزەرێک بە گەڕەکە جیاوازەکانی کەرکووکدا بکەیت دەبینیت هاوڵاتیان لە شەقام و شوێنە گشتەکاندا سەرقاڵی جۆرە یاریەکەن. ئەم یاریەش کە ئەو هەموو خەڵکە لە دەوری خۆی کۆ دەکاتەوە یاری سینی و زەرفە. یاری سین و زەرف با لەوە دەست پێ بکەین مێژینەی لە کڵاوێنەوە سەریاڵداوە پێشینەیەم لە دیاتەکان کڵاوێن بوو کاتە ناو شارەوە گۆڕا و تەتەوڕی پێکرا و کرایشتە شارستانی و بووە ئەم سین و زەرفە. سین و زەرف پێگاتەوە لە سینیەک و 11 زەرف و بنجوقێ کە یاریەکەی دوو گوڵدەیە لەگەڵ دوو خاڵ ئیتر 6 نەفەر یاریەکە 3 بە 3 هەر لە 3 دینگەیە لە 100 خاڵار دینگەی ئەگەر هەر لە 100 خاڵ بگرێ دوو سەدی بگرێ بانەوانێک ئەو یاریەکە باتەوە ئەگەر 100 بەسەر بنە بێتە دینگەی بەراورد ئەبێتە 300 خاڵ. سین و زەرف و شەوانی ڕەمەزان جۆرێک هاوڕێیەتی لە نێوانیاندا دروست بووە. ساڵانە پێکەوە دەردەکەون و لە جەژنی ڕەمەزاندا هەر پێکەوە ماڵئاوایی لە کەرکووک دەکەن. بەڵام لە ماوەی ئەو مانگەدا ئاسوودەی تەواو بە دەرونی یاریکەران دەبەخشن و جەنجاڵەکانی ژیانیان بیر دەبنەوە. شەوانە ئەو خەڵکە کە لە دوای بەربانگ بەرەو ئێرە دێن ئیتر دێن بۆ ئەم یاریە ئیتر ئەم یاریە خۆتەزانی زۆر باوە لەم شارە و باسم کرد زۆر شیاریەکی ملیە و زۆر هینشە یعنی سەرنجڕاکێشە تەنانەت بۆ دەرونیش ئەمە زۆر کاریگەرە چونکو تۆ ئەمە یەکەم مەشغوڵ دەکات دووەم گرەوی تایە گرەوی بردنەوەی تایە بەڵام کام بردنەوەیکی خۆشی گرە هەیە جیاوازە لەگەڵ ئەم گرەوانە ئەمە هەم خۆشی تایە هەم گرەوی تایە واتە گرەوی خۆشی لێرەیە یعنی تام و چێژێکی تایبەتی هەیە. بە گەورە و پیر و گەنج و مناڵەوە شەوانە دێنە دەرەوە لە چایخانەکان بە کاملی کەرکووک بە تایبەتی کەرکووک سین و زەرف بەردەوامە تا بانگی بەیانی قەڵەباڵغا بە تایبەتی شەوانە زۆر خۆشە هیچ مشکلەیەکمان نییە زۆر ئارامین و یاریەکی خۆش دەکەین و بەدڵخۆشیش دێنە دەرەوە و هەتا بانگی بەیانیش. نورەدین قەرەمحەماد لەدایک بووی ساڵی 1940 یەکێکە لە یاریزانە دێرینەکانی سین و زەرف. ئێستا بەهۆی زۆری تەمەنیەوە تەنها بینەری یاریەکان دەبێت و جار پێشنیار بە یاریزانەکان دەدات. لەگەڵ هەڵدانەوەی زەرفەکانیشدا دەگەڕێتەوە بۆ یادگاریەکانی گەنجی و ساڵانی زوو. ئەوەی کە خۆم لە فکرمە لە دوای ساڵی 50 ئاهاتم بۆ چایخانە ئەم سین و زەرفە هەر هەبووە ئەجا تاخم هەبوو لێرەوە ئەڕۆی بۆ هەولێر هەبووە تو بۆ ئاڵتون کۆپری لەوێەوە ئاهاتم بۆ ئێرە کە ئەوان بەهاتنە لێرە جەماعەتی ئێرە خزمەتیانیانە کرد دۆڵ و زوڕنایان بۆیان لێدا خواردنیان بۆیان حازرە کرد ئەمانش بچونایە بۆ ئەوێ هەمان شێوە ئەوان بەو واجباتە هەڵەسان ئەجا ئەمە یاریەکی فۆلکلۆری زۆر قەدیمە هەر لە قەدیمەوە ئەم یاری سین و زەرفە هەر هەبووە لە شاری کەرکووگە ئەو وەختەش فەرق نەبووە لە بینی تورکمان و عەرەبوەمانە یاری ناکەم بەس تەمەشاکە. چێش لە تەمەشاکردنی وەرەگری ئایا دەروونت ئاسوودە دەوێت پێم خۆشە ئەرەوەڵە. هۆکاری چییە کاتێک کە سەیری سین و زەرفەکەی هەز بە مرتاحیەکەی یادی قەدیم دێتەوە بکرێت یادی قەدیم لە ساڵی 60 ئەلەم چایخانەیە یاریمانە کردێمە. سینیەک و 11 زەرف شەوانی ڕەمەزان لە شەوەکانی دیکە جیا دەکاتەوە و چین و توێژەکانی کەرکووک لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. جیاواز لە کۆکردنەوەشیان ئاسوودەیی بە دەرونی بەشداربووانی دەبەخشێ و بۆ چەند ساتێک خەم و خەفەت و جەنجاڵەکانی ژیان بیرەباتەوە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک